دوان ما کوش بەخوا چا کوشمە ئەمە چییە تەقاکە مەزەلیە ئەی لە مەزەلیە خۆی بە بۆت پیشانەیە بەس بۆت نەبوو لەو هێت شۆتە بینیتان تو خوا کێ بینی لە کۆمنت ما بینووسێ ئەوە چ بوو وەڵای هێت شۆت دێت جوان بوو ئەڵەمە ئەمە بوو هەڵنەگرینەوە سەریعا سیانە بەرارۆ لەو هێت شۆتە کێ بینیەوە هێت شۆتە با بنووسێ